خۆکوشتن لە دیدگای قورئان و فەرموودە و شەریعەتی ئیسلام حرامە و تاوانێکە لە تاوانە مەزن و گەورەکان. وەخوای پەروەردیگار وەکو پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی السەڵات وەسەلام هەر کەسێک خۆی بکوژی لە بێزاری لە دنیای ئەو کاتەی ئەو کەسە بەدەستی خۆی قاتیلی خۆی بی ئەو عەذابەی بە چ خۆی دەکوژی بەردەوام عەذاب دەدرێتەوە ئاوا لە ڕۆژی دوایی. ئەبوو هورەیرە بۆمان دەجێرتەوە دەفەرمێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام من قتل نفسه بحديدة فحديدته في يده يتوجأ بها في بطنه في نار جهنم خالدا فيها أبدا ومن شرب سما فقتل نفسه فهو يتحساه في نار جهنم خالدا مخلدا فيها أبدا ومن تردى من جبل فقتل نفسه فهو يتردى في نار جهنم خالدا مخلدا فيها أبدا. أو فرموداك لصحيح بخاري ومسلم هاتوا. أبو هريرة بومان دجرتوا دفرمي پیغمبر فرموي عليه الصلاة والسلام هر کەسێک خۆی بکوژی بە ئاسن واتە پارچە ئاسنەکە تیژ بی هەر جۆر و نەوعێک بی بەهۆی ئاسنیەوە خۆی بکوژی پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام ئەو کەسە واتە چەقوو بی شمشێر بی خەنجەر بی هەر شتێک لەوانە حەربە بی لە خۆی بدا و تاوەکو دەمری و دەکوژرێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام لە قیامەتێدا ئەو چەقوە ئەو خەنجەرە ئەو پارچە ئاسنەی خۆی پێکوشتووە بەوەیەوە لە ناو هەنا و سجی دەدرێتەوە و ئەوە عەذابی دەبی هەتا ڕۆژی قیامەت بە تەواوەتی لە ناو ئاگری دۆزەخ بە هەمیشەیی دەمینێتەوە و عەذابی ئەوە دەبی. هەر کەسێک ژەهری بخوا پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام هەتا بەو ژەهرەیەوە بمرێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام بەردەوام لە قیامەتێش ئەو ژەهرەی دەدرێتەوە و پێوە بمرێ و ئازار و ئەزیەت و ئەشکەنجەی پێوە ببینێ. و لە پاشان فەرمووی هەر کەسێک لە شاخ و شوێنێکی بەرز خۆی هەڵداتە خوار تاوەکو بمرێ و ئینتیحار بکا و بەخۆی خۆی بکوژێ ئەوە عەذابی دەبی لە قیامەتێش بەردەوام لە شوێنی بەرز هەر دەدرێتە خوار و لە شاخ هەر دەدرێتە خوار و تا گیانی دەردەچێت. لە فەرمودەیەکی تریش کە لە صحیح مسلمدا هاتووە پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام من قتل نفسه بشيء عذب به يوم القيامة هەر کەسێک بە هەر شتێک خۆی بکوژێ بەوەی عەذاب دەدرێتەوە لە ڕۆژی دوایی. جا لێرەدا پێویستە هەڵوەستەیەکی بکەین ئایا ئەو کەسە کە خۆی دەکوژێ و مسلمانە تەوبەی لێ قەبوڵە یانە نا؟ کە پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام خالدا مخلدا في النار أبدا ئایا هەمیشەیی و قەت نایەتە دەرێ لە ناو ئاگری دۆزەخ وەکو کافر و مشریکەکان حیسابی بۆ دەکرێ یانە نا؟ لێرەدا ئەهلی سونە و جەماعە دەفەرمون ڕای جیاجیایان هەیە و ئیختیلافێکی زۆری لەسەر هەیە بەڵام بە کورتی بە کوشراوی ئەوە ڕاوبۆچوونی زانایانی ئەهلی سونە و جەماعەیە. هەندێکیان دەفەرمون مەبەست لێی ئەوەیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەگەر کەسەکە کوشتنی خۆی پێ حەڵال بی واتە بە حەڵالیەکەی کافر دەبێ کاتێک پێی وایە کوشتنی خۆی حەڵالە لەبەر هەندێ بەهۆی کوفریەکەیەوە کە کوشتنی خۆی پێ حەڵال بووە هەمیشە دەبێ لە ناو ئاگری دۆزەخ و دەبتە کافر و مشریک و لەسەر ئەو حاڵەی دەمرێ قەتا و قەت دەرناچی لە ناو ئاگری دۆزەخ. جا ئەوە ئیجماع و یەکدەنگی زانایانی لەسەر ئەهلی سونە و جەماعە بە بەڵگەی قورئان و فەرموودە و یەکدەنگیەوە کەوا کافر و مشریک هەمیشەنە لە ناو ئاگری دۆزەخ ڕۆژێک لە ڕۆژان دەرناچن و دەرنایەن. هەندێکی تر دەفەرمون نەخێر بەڵکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام مەبەستی بووە عەذابی توند و بە ئێش و بەژان پیشانی ئەو کەسانە بدا تا دەستیان نەستە خۆیان بکوژن ئەگەر ناوە نەبی سەتاسەد قسەکە مەبەست پێ حەقیقەت و ڕاشکاوانە ئەوە بی قەت نایەتە دەرێ لە ناو ئاگری دۆزەخ و جەهەنەم. بەڵام شتێکی هەندە گەورە و مەزنە ئەنجامی دەدا نابی ئەو کەسە بیکە ئەگەر ناوای بەسەردێ مەبەست پێ حەقیقەتی عەذاب و هەمیشەیی بوون نییە لە ناو ئاگری جەهەنەم. هەندێک لە زانایان پێیان وایە دەڵێن نەخێر
کەسەکە بەهۆی کوشتنی خۆی کە ڕازی نەبووە بەو ژیانەی خوای پەروەردیگار دایتێ مستحقی ئەوەی دەبێ لە ناو ئاگری جەهەنەم هەمیشەیی بێ. بەڵام خوای رب العالمین چونکە کەسەکە مسلمانە و خاوەن تەوحیدە کافر نەبووە بەهۆی تەوحیدەکەیەوە ڕەحمی پێدەکا نایەلی ئەو مستحقایەتیەی بەسەردا جێبەجێبی کە هەمیشە بوونە لە ناو ئاگری دۆزەخ و جەهەنەم ئەو کاتەی بە ڕەحمی خۆی لەبەر تەوحید و مسلمانیەکەی ڕۆژێک لە ڕۆژان دەری دەینیتن و هەر بە هەمیشەی وەکو کافر و مشریکە مطلقەکان لە ناو دۆزەخ نامینێتەوە. هەندێکیش دەڵێن مەبەست خالیدەن مخەلەدەن فیها زۆرێکی یەکجار زۆرە مبالغەیە لە زمانی عەرەبی ئەو سیغە و دەربڕینانە هەیە مەبەست پەیوەنیە حەقیقەتی خالیدەن فیها یعنی قەتا و قەت دەرنایە لە ناو ئاگری دۆزەخ بەس زۆرێکی هەندە زۆر دەمینێتەوە لە ناوی وەکو وەی وایە بڵێ قەت نایەتە دەر لە ناوی لەبەر هەندێ وا گوتراوە. وهەشە دەڵێن بەڵکو خوای پەروەردیگار جەل شەئنوه ڕۆژێک لە ڕۆژان دەری دەینی کەواتە کورتەی قسەی ئەهلی سونە و جەماعە یەکدەنگی لەسەر ئەوەیە هەتا هەتایی بەبێ کۆتا ئەو کەسە نامینێتەوە لە ناو ئاگری جەهەنەم و دۆزەخ مادام کافر نەبووە مادام خۆکوشتنەکەی پێ حەڵال نەبووە لە بێزاریان و نەزانینان وای بەسەر خۆی هینایە بەڵام کارەکەی زۆر گەورە و مەزنە و تاوانێکی هەرە گەورە و مەزنە عەذابێکی زۆر دەخواتن. خوای رب العالمین لەبەر هەندێکە ئاوای فەرمووە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خوای رب العالمین عەذابێکی زۆری دەدا.